لە بەردەمگردی زەرگەتە لە شاری سلێمانی وەردەگرینەوە. ڕاستی سڵاوی خوات لێبێت. ئەو کاتە بەهۆی پچڕانی پەیوەندی نێوانمانەوە نەتوانی زانیاریەکان بە باشی بگەنیت. زانیاریەکان لەسەر تەقەکردنەکە و هەڵوێستی بزوتنەوەی گۆڕان و لایەنە پەیوەندیدارەکانی وەکو پۆلیس و دادگا تا ئێستا بەکوێ گەیشتوون؟ فەرموو. کاکدانا سڵاو لێوە، سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیام. وەک پێشتریش ئاماژەم پێکرد وەکو بزوتنەوەی گۆڕان خۆی ئاماژەی پێکات. دوێنێ شەو چەند چەکدارێک کاژمێرێک و سی خولەکی شەو تەقەیان لە بارگای سەرەکی بزوتنەوەی گۆڕان کردووە و پاسەوانەکانی بارگاکە دەست بەجێ خێرا وەڵامیان داوەتەوە و بۆ هۆیەوە شەڕ و شەڕەتەقە دروست بووە. لە ئەنجامدا وەک بزوتنەوەی گۆڕان خۆی باسیەکات پاسەوانێکیان بە ناوی ڕێبەن فەرهاد کوژراوە. بزوتنەوەی گۆڕان لەو ڕاگەیراوی کە لە ڕاگەانی ڕسمی خۆیان بڵاوی کردوەوە داوای لێکۆڵینەوەی خێرا و بە پەلە و بێلایەنانە ئەکات بۆ ئەوەی کە تاوانبارانی ئەم ڕووداوە بە سزا بگەێنێت و ڕادەستی پۆلیس هێزەمنیەکان بکەن و ڕوبەڕووی دادگا بکرێنەوە. بەڵام بەپێی زانیاریەکانی منەوەی کە من زانیاریم وەرگرتووە هەروەها لەگەڵ بەشێک لە شایەت حاڵان وانی کە زانیاریان هەبوو قسەم کردووە لە پشتی منەوە مۆڵێکی تەندروستی دیارە دوێنێ مەراسیمی سوێند خواردنی سەرۆکی هەرێمە بووە. بزوتنەوەی گۆڕان بەشداری کردبوو لە ڕاگەیاندنی ڕسمی بزوتنەوەی گۆڕانە هەواڵێک ڕۆشتووە کە پارتی دیموکرات بەهۆی ئەوەی کە نایەوێت لەگەڵ ئەو کەسانی کە تۆمەتبارن بە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر مامەڵە بکات و ڕێگەی نەداوە ئەو کەسانە بەشداری لە مەراسیمەکەی دوێنێ بکەن و پێی خۆش نەبووە. بەم هۆیەوە چەند هەڕەشەیە کراوە لە بزوتنەوەی گۆڕان لەوەی کە هێرشە کرێتە سەریان و لەوەی کە هەڕەشەیان لێکراوە بۆ هۆیەوە بزوتنەوەی گۆڕان داوای لە هەڵسوڕاوان و خۆبەخشانی کردووە کە بگەڕێنەوە بۆ گردی سەرەکی و پشتوێنەی ئەمنی دروستکەن. بە درێژایی گردی بزوتنەوەی گۆڕان بەم چواردەورەیە هەمووی پشتوێنەی ئەمنی دروست کراوە دوێنێشەوە بەهۆی ئەوەی کە ڕێگری لە هەر هەڕەشەیە بکەن و لە هەر جۆرە هێرشکردنێک بەسەر گردی گۆڕان. ئەوەی لە پشتی منەوە هەیە ئەگەر دیار بێت مۆڵێکی پزیشکی هەیە مۆڵێکی پزیشکی دیارە ئەو هەڵسوڕاوانە داوایان کردووە لە سکیوریتی ئەو مۆڵە پزیشکیە کە ڕێگەیان پێ بدەن بشتنە سەر مۆڵە پزیشکیەکە بۆی لەوێ سکیوریتی مەکۆی سەرەکی بزوتنەوەی گۆڕان بپارێزن. بەڵام دیارە سکیوریتی مۆڵەکە ڕەتیان کردوێتەوە بەو هۆیەوە شەڕ و دەمەقاڵە ڕوویاوە لە نێوانیاندا و دوایە کە گەشتۆتە شەڕەتەقە. من خۆم مەدانیان چوم سەردانی مۆڵە تەندروستیەکەم کرد چەندین فیشەکی پێوەیە بڵێن شوشەی مۆڵەکە هەمووی هاتۆتە خوارەوە و جگە لەوەش کە فیشەیەکی زۆر بەر مۆڵەکە کەوتووە. بە پێی زانیاریەکانی من پەیوەندیم بە لایەنی پەیوەندیدارەوە کردووە. بە پێی زانیاری من جگە لە کوژانی ڕێبەن فەرهاد دوو کەسی دیکەش بریندار بوون هەر لە بزوتنەوەی گۆڕان لە پاسەوانەکانی بزوتنەوەی گۆڕان دوو کەسی دیکەش بریندار بوون. زانیاریەکانی من وانیشاندان هەرچەندە بزوتنەوەی گۆڕان لە ئەو هەواڵی کە لە میدیای فەرمی خۆیەوە باسی کردووە باسی لەوە کردووە کە ئەو کەسی کە کوژراوە پاسەوان بووە بەڵام ئەوترێت هەڵسوڕاو بووە و خۆبەخش بووە و لە هیچ کام لە هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستان ئەندام نەبووە. تا ئێستاکە هێزە ئەمنیەکانی سلێمانی هیچ زانیاری و ڕوونکردنەوەیکیان لەو بەرەو بڵاو نەکردوێتەوە و ئامادەنین قسەی لەسەر بکەن و هەروەها بزوتنەوەی گۆڕانیش تەنها ئەو ڕاگەیەنراوەی هەیە ئەو هەواڵی هەیە کە لە میدیای فەرمی خۆی بڵاوی کردوێتەوە. نەگەڕێمە لای بەڕێستا. بەڵێ ڕاستی حەمامین پەیامنێری پەیام لە بەردەم گردی زەرگەتەی شاری سلێمانی و لەگەڵمان بووی. سوپاس بۆ زانیاریەکانت.